هاوڕێیانی عزیز سڵاوتان لێبێ بەخێربێن بۆ وانەیەکی تر لە خولی فێرکاری پایتۆنی سەرەتایی لە کەناڵی تێکنۆژی. ئەمڕۆمان هەوێت سەبارەت بە مێتۆدەکان لە سترینگە یان بە ڕستەیەکی تر مێتۆدەکانی سترینگ لەسەرەوەمانەوێت قسە بکەین لە زمانی بەرنامەنووسی پایتۆن. جا ڕەنگە ئەوڵ پرسیارێکە پێشتر بۆمانەوەیە کە ئەم مێتۆدانە چین؟ ئەم مێتۆدانە یارمەتی ئێمە ئەدەن کە بە دڵی خۆمان بەو شێوازەی کە ئەمانەوێت هەندێک گۆڕانکاری لە ناو سترینگەکانە بدەین. واتە ئێمە فەرمانێک دەدەین بە پایتۆن و پایتۆن بەپێی و فەرمانی کە ئێمە پێمانداوە ئەو گۆڕانکاریە جێبەجێیەکات. جا پێشەوەی کە بڕۆینە سەرەوەی کە ڕاهێنان ئەنجام بین و نمونونەکانتان پێنیشان بە پێشەوە پێویستە شتێکتان پێ بڵم چونکە نازانم لەو پێشتر لە ڤیدیۆیەکی ترا کە لەسەر سترینگ قسەم کرد پێم وانە بێ ئەو شتە وتبێ ئەگەری ژووت بێت ئەوە کە بێتە دووپاتکردنەوەیەک و بۆتان مرورێکە بێتەوە بەڵام بۆ ئەوەی کە دڵنیاوە بین من دیسانەوە یان شادیش بۆ جاریەکەم ئەم بابەتە باسەکەم جات بەرا گەڕێمەوە سەر لێدانی کۆد. با نمونەیە کۆ دەست پێیەکەم. بۆ نمونە من ئەم هەوێت لە وشەی کوردستان بانگی PTD بکەم و بەدڵی خۆ من دەکاری تری لەگەڵا بکەم دوایی بەڵام ئەمەوێ وشەی دی بانکم چۆن ئەو کاراکەین نەک لە سترینگ لە چەندین بابەتی ترا هەر لە ناو پایتۆنە ئێمە ئەم حاڵەتەمان هەیە بەڵام جارێکە لەسەر سترینگ قساکەین ئەوە دانین بۆ دواتر. ئێمە دێن هەر کاراکتەرێک لە سترینگ ژمارەیەکی بۆ دائنین ئەگەر بمان هەوێ لە چەپۆ بۆ ڕاست بڕۆین هەموو کات لە سفر و دەست بەیەکین. بۆ نمونە بۆ PTK کە یەکەمین پیتە لە وشەی کوردستان ئێمە سفر دانین ئەمجا 1 2 3 ئەبم شێوازە ژمارە گوزاریەکەین ژمارەیان بۆ دانین. بەڵام ئەگەرمانوێت لە ڕاستەوە بۆ چەپ بڕۆین بۆ نمونە لە ئێنۆ دەست پێ بکەین و بگەین بە کەی ئاوا هیچ ژمارەیان بۆ دانین -1 -2 -3 هەتا ئاخر. کاتێککە خەریب و ئەم بەشەم تۆمارە کرد بیریەوە کەوتمەوە کە ئاپەرەیترزەکانیان کردەهێمەکانم باس نەکردووە بۆیە پێشەوەی کە دیسانە بڕۆمە سەر مێتۆدەکان ئەم بەشی کردەهێمەکانیشتان پێ ئەڵم چون زۆر نییە سەخت و قورسیش نییە کەمە وێ بام بەشە بگۆڕم ئاپەرەیترزیشی پێ زیاکەم and methods. زۆر باشە. یەکەمین دانا لە کردەهێمەکان کۆکردنەوە هەرچەند کۆکردنەوە لە ژمارە لەگەڵ سترینگ جیاوازە ئێمە ئەتوانین دوو لەگەڵ دوو کۆ بکەینەوە بەڵام دوودانە سترینگ چۆن بەیەکەوە کۆکرێتەوە. str 1 دانم کوردستان دانم سڵاو str 2 دانم کوردستان ئێستا ئەم دوانە بەبێ کۆ بکەینەوە ئەنووسم print str 1 بە ئیزافەی str 2 چاولێکن لێرەیە لە پەنایەکە نووسیوێتی ئێستای من هەندێک جوانی کەم لە نێوان ئەم کۆتیشن مارکەیە کە لەرا دامناوە یەک دانە سپیسیان بۆشایی دانم بۆ ئەوەی کە لە نێوان سڵاو لەگەڵ کوردستان بۆشاییەک بێت. چاولەکەن ئەمجا بوو بە سڵاو بۆشاییەکی ڕێکوپێکی داناوە لەگەڵ کوردستان. دوو هەمیندانە لێکدانە لێکدان لە ناو بیرکاریە دوو جاران دوو ئەیکردا چوار بەڵام بابزانین لێکدان لە ناو سترینگە چۆنە str 1 دانم سڵاو ئەمجا لە پرینت نووسم 3 جار سڵاوم بۆ زەرب بکە ئێستێڕانیەکەین بابزانین کە چیمان بۆ هێنێت. ئەم دوو دانەکردە هێمایی کە کارمان لەسەر کرد دانێکیان کۆکردنەوە بوو دانەکەی تریش دووپاتکردنەوە بوو واتە ئێمە بە بەکارهێنانی هێمای لێکدان هاتین سترینگێکمان دووپات کردەوە بەڵام ئەوەی تریان ئەوەیە کە ئێمە ئەمان هەیە بزانین ئایا کاراکتەرێک یان وشەیەک
لە ناو سترینگەکەمانە هەیە یان نا ممبەرشیپی پێ ئەوترێت دانێکیان ئینە ئەوەی تریشان ناتئینە جا با بڕۆینە سەری بزانین ئەڵێ چی تێکستێکمان هەیە نووسراوە hello world بەو شێوازەی کە لە ناو تێکستەکەمانە نووسیمانە world in text ئێستاڵین ریزالتمان بۆ پرینتوەکە با بزانین چیمان پێنیشانەیە چاولەکە نووسراوە true لێرە پایتۆن دێ چیەکە دێت ماشاکە بزانێ ئایا PT world یان ئەو شتێکە لە نێوان ئەم دوودانە کۆتیشنەیە لێرەیە نووسراوە ئایا لەناو ئەم تێکستی کە لێرەیە نووسراوە هەیە یان نا world in text ئێستێ ئەم دێ تماشاکە ئەبینێ کە بەڵێ ئەم چەندانە پیتە پشتی سەر یەک نووسراون پس ترومان بۆ ئەنووسێ لێرەیە واتەکە ترو بە واتای دروستە واتەکە ئەم بەڵێ ئەم پیتەی کە تۆ نووسیوتە ئەم بەقەولە کاراکتێرانەی کە تۆ لەناو ئەم کۆتیشن مارکە لە نێوان ئەم کۆتیشنە نووسیوتە لە نێوان ئەم سترینگە چکولەیکە بۆ ئێمە نووسیوتە هەیە بۆیە تروی بۆ نیشانداوین ئێستێ من ئەیکەم بە شتێکی تر ئەڵێم پایتۆن hello python بۆ نمونە دێت ماشاکە بزانە ئایا پایتۆن لەناو ئەم تێکستە هەیە دەبینێ کە نییە بۆیە ئەڵێ فالس هەڵەیە ئێمە پایتۆنمان لەناو سترینگی تێکستە نییە یان لێرەیە بەجێ ئین ئەنووسم نات ئین دیسانەوە با ریزالتەکە ببینین لێرەیە بوو بە ترو چۆن چۆناهی نات ئین واتە نییە لە ناویە ئین هەنی لە ناویە نات ئین نییە ریزالتەکەمان ئاوا هیە واتە پایتۆن ئاواهی لی تێگە ئایا ئەم کاراکتێرانەی کە لەناو ئەم کۆتیشنەیە هێناومە واتە ئەم پایتۆنی کە لێرە نووسیمە ئایا لەناو تێکستان نییە چۆن نات ئینمان هێنا جاری پێشوو ئینمان هێنا بۆ ئێستێکمان بە نات ئین بەجارێکە دووپاتی کەمەوە پایتۆن ئاواهی لێ تێگەت ئایا ئەم پایتۆنەی کە لێرەیە نووسراوە لەناو تێکستان نییە ئەویش ئەڵێکە بەڵێ لەناو تێکستەکەیان نییە ئێستا هەرەمە با بیکەمەوە بە وۆرڵدەکە ئێستا ببیکە بە فالس بۆچی چونکە لێرە ئاواهی نووسراوەکە world یان ئەو شتەی کە ئالێرەیە هاتووە لەناو ئەم سترینگە چکولەیە هاتووە لەناو تێکستا نییە لە حاڵەکە ئەمە هەڵەیە ئێمە worldمان هەیە جا با شتێکیش کە پێتان نیشان بەم ئەوەی کە ئێستێ من لێرە دەبڵیوم بە پیتی گەورەی ئینگلیزی نووسی بوو ئێستا گەر بیکەم بە پیتی گەورەی بیکەم بە پیتی چکولە ئەبێ بە چی ترو نیشانەیە چۆن چونکە پایتۆن نسبەت بە گەورە و چکولەی پیتەکان هەستیارە واتە بۆی گرینگە کە ئەم پیتەی کە لێرەیە نووسراوە پیتی گەورەیە یان چکولە بێ سەرنج بدەینە گەورەی و چکولەی ڕستەکانمان و کاراکتەرەکانمە بۆ نمونە ئەم ناتئینە لێرەیە ئەگەر لێرە بیکەم بە ئێنی گەورە ئیتر ناتەکە بنەوش نییە مۆر نییە خەڵکی ئەنی هاوڕێیانی باشووری ئەڵەن مۆر پێم وابێ مۆر نییە ڕەنگەکەی گۆڕابوو بە سپی بۆیە لێرە ئێرۆرێکی داوە وتێتی کە ئەم سینتەکسا پەسەندکراو نییە بۆ ئێمە بەستمەوەی کە پێتان بڵێم کە پایتۆن بۆی گرینگە کە ئەو پیتایان ئەو کاراکتەرە چۆن نووسراوە گەورەیە چکولەیە چۆن چۆناهیە ئێستا کاتی ئەوەیە کە لەسەر مێتۆدەکانی سترینگ قسە بکەین لەناو پایتۆنە بەڵام پێویستە کە ئێوە وەکو کەسانێکە تانەوێت کە بەرنامەنووسی فێر بنیان هەر نەکەر بۆ بەرنامەنووسی بۆ هەر بابەتێک لە ژیانتانەکە بە قەولێک ئەتانەوێت یای سەرکەوتوو ببن ئەبێت دەست بە سێرچ و دەست بە گەڕانتان باش بێ لە گەڕانە مەترسن پرسیار بکەن ئەوە بۆچی وایە وا نەک ئەوەی کە تەنیا ئەو شتە بۆچی وایە بەڵکو تەواوی ئەو شتانەی کە پەیوەندی هەیە بەم بابەتەی کە من ئەم هەبێت لەسەری بخوێنەوە ئەوانە ئەیچین واتە پرسیاری زۆر بکەن زۆر باشە با بڕۆینە سەر گوگڵ تا شتێکتان پێنیشان زۆر باشە ئێستا من هاتوومەتە ناو برەوزەرێک هەرچەند ئەمە پێم وابێت سێرچەکەی گوگڵ نییە مایکرۆسافت بینگە ئەگەر ناوەکەی هەڵە نەوت بێت بەڵام کێشە نییە ئێوە بە هەر برەوزەرێک یان بە هەر ئەپێکی تر کە پێتان خۆشە سێرچ بکەن وەڵامەکانی زۆربەی کاتەکان وەکو یەکە ئێستێ کرۆم و فایرفاکس کە هەر بە گوگڵن زیاتر
بەڵام ئەڵێم بە هەر ئەپ و بە هەر برۆزەرێکە پێتان خۆشە بڕۆن و سەرچەکەتان ئەنجامن. ئێستا بۆ نمونە من ئەم هەوێت لەسەر مێتۆدەکان لە سترینگە شت بزانم وە فێری ببم ئەنووسم string بۆ نمونە methods in Python. زۆر باشە چاو لێ بکەن ئێستا یەک بار یەک لابەلا شتی هێناوە یەک لابەلا بابەتی هێناوە ئەم ماڵپەڕی W3 سکوڵە بەڕای من زۆر باشە بەتایبەت بۆ کەسێکە سەرەتاییە زۆر بە زمانێکی سادە زۆر بە جوانی بابەتەکانی ڕوون کردوتەوە. با بڕین چاوێکی لێ بکەین بزانین ئەڵێ چی. لێرە یەک دانە چارتی هێناوە یەک دانە جەدوەلی هێناوە تەواوی مێتۆدەکانی سترینگی نووسیوە. جا من چەند دانەیتان پێڵێم پێم وابێ چەند دانە 5 دانە 5 دانەین بۆ ئامادە کردوون بەڵام ئێوە بۆ نمونە ئەتوانن بە دڵی خۆتان بڕۆنە سەر ئەوانەی تر تاقییان بکەنەوە دیسانەوە ئەو نمونەی کە خودی ئەم ماڵپەڕە پێی نیشانداون بێنەوە سەر سپایدێر لی بنەوە خۆتان بۆ نمونە با بڕۆین لەسەر دانەیەکیان بزانین چیەڵێ. فۆرمەت بۆ نمونە چاو لێکن لێرەیە نمونەی هێناوەتەوە شیکاری کردوتەوە کە ئەمە بۆ چییە و چۆنا و چۆنە و چۆن بەکاردێت هەر شتێکە پەیوەندی هەیە. چاو ئەلەم نەوارەی ئێرە بکەن ئالێرەیە هاتووە نووسێتی پایتان توتۆریۆل تەواوی فێرکاریەکان ئەوانەیە کە پێویستە هەر شتێککە هەیە سەبارەت بە پایتۆن نەک هەر پایتۆن زمانەکانی بەرنامەنووسیتی وەکو جاڤاسکریپت HTML جاوا PHP هەر شتێکە هەیە تەنانەت ماشین لەرنینگ و کتێبخانەکانی پایتۆن و هەر بابەتێک پێم وابێت کە پەیوەندی بە بەرنامەنووسیەوە توانین لەم W3 سکوڵە بە خۆڕایی بتان بێت و فێری ببن بۆیە حتمما کەڵکی لێوەربگرن زۆر زۆر بەسوودە. ئێستا با بڕۆین لەسەر سپایدەر و ئەو چەندانە نمونەی کە من بۆم ئامادە کردوون کە هەر لەم لیستەش دەرم هێناوە با چاویان لێ بکەین بزانین کە بۆچی باشن. بە پرسیارێکەوە دەست پێ یەکەم ئەگەر ئێمە سترینگێکمان ببێ بۆ بمانەوێت کە لەناو ئەو سترینگەیە بزانین چەندانە کاراکتەریتیایە ئەبێ چی بکەین. ئەمە لێرە لە مێتۆدی لێن کەڵک وەرەگرین لێن کورتکراوی لێنگثە بە واتای درێژایی. با بڕێن بزانین چیەکە. تێکستێکم هەیە لەناو ئەو تێکستە معنی سترینگێکە نووسیمە زمانی کوردی. ئێستێم هەیە بزانم ئەم زمانی کوردی کە لەناو ئەم سترینگەیە نووسیمە چەند پیتە چەند کاراکتەری هەیە. ئێمە خوارەوە ئەنووسم length بە واتای درێژایی LEN یان لێن لەناو کەوانەکەیە تێکستەکەم ئەنووسم. ئێستا دێمە خوارەوە ئەڵێم بۆم پرینت وەکە lengthم بۆ پرینت وەکە. باڕانیکەن بزانین چیمان پێنیشانەیە. ژمارە 11 پێدەین 1 2 3 4 5 خۆشتان ببێ بۆشاییەکانی ژەبژێرێ 6 7 8 9 10 11 واتە ئەم شتێکە لەناو ئەم کۆتیشنانەیە دانراوە 11 دانە کاراکتەریتیایە بۆ بۆشاییەکەش داهانێ. ئێستا بۆ نمونە من هێمایەکی ئەستێرەش لێرەیە دائنم جارێکی کەڕانی ئەەکەمەوە ئەم جارە ئەبێتەوە بە 12 دانا لە بەرخاتری ئەوەی کە هێماکانیش ئەبژێرێ واتە هەر شتێکە لە نێوان ئەو کۆتیشنانە بێت چه بۆشایی بێت چه پیت بێت چه ژمارە بێت چه هێما بێ هەر هەمووی ئەبژێرێت. مێتۆدەکەی تر مێتۆدێکە کە تەواوی پیتەکانیان کاراکتێرەکانی ناو یەک دانە سترینگ ئەکا بە پیتی گەورەی ئینگلیزی. بۆ نمونە من ئێستا لێرە دیسانەوە زمانی کوردیەکەم هەیە بامە وەستڕم تێکستی یەک ئەنووسم text dot upper کەوانەیەکەکەم و دایەخەمەوە. ئێستا لێرە ئەنووسم print تێکستی یەک باڕانیکەین بزانین چیمان پێنیشانەیە. چاولێکن لێرە دانە بەدانەی پیتەکان مەبەست لە کاراکتەر هەمان پیتە لێرەیە ئەو تێشکەوتم کاراکتەر مەبەستم هەمان پیت بوو. زمانی کوردی چاولێ بکەن دانە بەدانی پیتەکانی کردووە بە پیتی گەورەی ئینگلیزی. هەر هەمان شت پێچەوانەکەی ئەمان هەوێ بیکەینەوە بە پیتی چکولە. ئێستا ئەم جارە بەجێ upper ئەنووسم lower واتە چکولەکردنەوە.
هەرو جۆرەی کابینن لێرەیە تەواوی پیتەکانی زمانی کوردی کراوە بە پیتی چکولەی ئینگلیزی. مێتۆدەکەی تر کاپیتاڵایزکردنە. چۆن؟ ئێستا من لێرەیە تەواوی پیتەکانی ناو تێکستەکەم ئەکەم بە پیتی چکولە، واتە ئەم کێیەشم کرد بە پیتی چکولە. ئێستا لێرەیە بەجێڵەوەر ئەنووسم کاپیتاڵایز. بەڵام لێ بدەین زانین چیمان بۆ نیشانەیەت. لێرەیە ئێرۆرێکم وەرگرتووە پێم وابێ هەڵە نووسیمە. لێرەیە ئێرۆرێکی داوە ئایەکم لەبیر چووە. هەرو جۆرەی کابینن لێرە هاتووە یەکەم پیتی ئەم دەقیقە لەناو ئەم سترینگایە کردوێتی بە پیتی گەورە. هەر بەجێ ئەمە بە تایتڵ بنووسین. تایتڵیش یەکێک لە مێتۆدەکانە. لە تایتڵ ئینگلیزیە لە کتێبێک یان لە دەقێک لە هەر شتێکە کاتێک ئەگەر سەرنجداندابێ کاتێکە چاویلەکەین ئەبینین کە یەکەم پیتی هەر وشەیەک لەناو قەولێک تایتڵ یان بابەتی ئەو دەقا بە گەورە نووسراوە. بۆیە لێرە چاوی لێ بکەن زمانی کوردی یەکەم پیتی هەر کامێک لە وشەکان کراوە بە پیتی گەورە. ئەم تێکستەی کە لێرەیە هەمە ئەیگۆڕم ئەیکەم بە هێڵۆ وۆرڵد. ئێستا ئەگەر من بمەوێت کە بەجێگای ئەم وۆرڵدا بنووسم کوردستان واتە وۆرڵدەکە بسڕمەوە بەجێ ئەوە وشەی کوردستان بنووسم ئەبێ چی بکەم؟ لێرەیە هەر بەم سیستەمەیکە لەوە پێشتر هاتوین text dot replace مەبەستم ئەوەیە کە لێرەیە لە مێتۆدی replace کەڵک وەرئەگرین. لەناو ئەم کەوانەیە سەرەتا سترینگێکەکەینەوە ئەو وشەی کە ئەمان هەوێ بیگۆڕین ئەنووسین لە بەشی کامایەکدانین ئەمجا لە بەشی دووەم ئەو وشەی کە ئەمان هەوێت دای بنین بەجێ ئەوە لەبەیە ئەینووسین. بەس من لێرە هەنووسم کوردستان. ئێستێڕانیەکەینەوە داوای لێەکەین کا بۆمان پرینت بکاتەوە. هەرو جۆرەی کابینن لێرەیە وۆرڵدەکەی سڕیوەتەوە بەجێ ئەوە نووسیوەتی کوردستان بۆیە دەقەکەی ئێستێمان بریتیە لە هێڵۆ کوردستان. هاوڕێیان گەیشتینە نزیکەی کۆتایی وانەی ئەمڕۆمان. پێش ئەوەی کە پێتان بڵێم کە پرۆژەیەکم بۆتان هەیە پێویستە کە هەندێک ڕوونکردنەوەتان بۆ بم. ئێوە پێویستە گەرەتانەوێت کە بەرنامەنووسێکی باشتان لێ دەربێت لەم زمانی بەرنامەنووسیە چ لە هەر زمانێکی تر هەرو جۆرێکە لەوە پێشروتم پێویستە کە دەست بە گەڕانتان باش بێت. من ئەو سادەترینەکان و سەرەکیترینەکانم فێرکردن بەڵام بە دڵنیاییەوە مێتۆدەکان زۆر زیاترن لەمانە و بۆ ئەوەی کە باشتر تیایدا بڕۆنە پێشەوە پێویستە کە خۆتان بڕۆن لەناو گوگڵا بگەڕێن و مێتۆدەکانی تریش کاری لەسەر بکەن. ئێستا بۆ نمونە لەم پرۆژەیە کە من بۆم داناون پێم وابێت 2 دانەی تایە کە من لە ناوانەی ئەمڕۆیان نەموتووە ئامانجیشم لە نەوتنی ئەوە بوو کە ئێوە خۆتان بچن بە دوایە بگەڕێن. زۆر باشە. ئێستا ئەم پرۆژەیە چی؟ بەرنامەیەکی تێکست ئیدیتۆر لە پایتۆن بنووسە کە دەقێک لە بەکارهێنەر وەردەگرێت و ڕێگە بە بەکارهێنەر دەدات بە هەڵبژاردننی ئۆپەراسیۆنی 1 تا 8 کە ئالێرەیە لیستەکەین بۆ نووسیون گۆڕانکاری مەبەست لەسەر دەقەکە ئەنجام بدات. واتە بەکارهێنەر دێ تۆ دەی ئینپوتێکی بۆدا ئەنەی ئەڵەی دەقەکەت بنووسە ئەمجا دووە ئەو هەڵەبژێرێ لە نێوان 1 تا 8 کامێک لەو ئۆپەراسیۆنانە لەسەر دەقەکەی ئەنجام بدرێت و دواییشە ریزالتەکەی پێنیشان بە. ئۆپەراسیۆنەکان بریتین لە 1 هەمووی پیتەکانی ئەو دەقا بگۆڕێت بە پیتی گەورەی ئینگلیزی ئەمەم کە پێوتم. 2 هەمووی پیتەکانی ئەو دەقا بگۆڕێت بە پیتی بچووکی ئینگلیسی ئەوەشم کە پێوتن. 3 وشەیەکی دیاری کراو لە ناو دەقەکە بگۆڕێت بۆ وشەیەکی تر کە ئەویشم پێوتن. 4 شوێنی وشەیەک ئەو وشەیە پێی ئەوترێ ساب سترینگ بە جۆرێک ئەبێتە ژێر ڕیز پێم وابێ هەڵەوتم
بەڵام ئەبێتە ئاستێک بەرەو خواردتر لە سترینگ ژێر مەجموعەی سترینگ لە ناو دەقەکەدا بدۆزێتەوە واتە تۆ وشەیەکت نووسی ڕستەیەکت نووسیوە تۆ دەوێ وشەیەک لە ناو ئەو ڕستە بدۆزیتەوە نەک ئەوەی کە پێت بڵێ کە ئایا ئەو وشەیەتیایە نا وشەکەت پێ بڵێ کە لەکوێیە خۆ دەزانی کە ئەو وشەیەتیایە بەڵام ئەتەوێ بزانی کە لەکوێیە 5 دەقەکە دابەش بکات بە تەواوی وشەکانی پێکێنەری ئەو دەقە واتە دەقێکە تێل ناو سترینگەکەیە ئەتەوێت دابەشیکە بە وشەکانی بۆ نمونە هێڵۆ کوردستان بیکە بە هێڵۆ لەگەڵ کوردستان 6 چەند دانە سترینگ پێکەوە بە یارمەتی یەک دانە دیلیمیتر وەکو کامە بلیکێنێت بەو شێوازێکە ببن بە یەک دانە سترینگ واتە چۆن تۆ سترینگی یەکت نووسراوە هێڵۆ سترینگی دوو نووسراوە کوردستان ئێستا تۆ ئەم دوانە ئەکەی بە هێڵۆ کوردستان چۆن لە نێوانیان نابێ کامایەکی تیابێ حوت بزانێت ئایا ئەو دەقا بە وشەیەکی دیاریکراو دەست پێ دەکات یان نا وا بزانێت ئایا هەمان دەق بە وشەیەکی دیاریکراوتەوە دەبێت یان نا سەروبنەکەیت ئەبێ پێ بڵێ کە کامەیە دەقێکت هەیە ئەتەوێ بزانی سەرەکەی لەسەرەوە سڵاوی کردووە و ئایا لە ئاخریشە خواحافیزی کردووە بۆ ئەمە نمونەیەکەیڵن ئەبێ بۆ دیاری بکات کە بە ئەرێ و بەنا یان بە ترو فالس وەڵامەکەت بداتەوە 8 لە بەکارهێنەر بپرسێ ئایا دەیهەوێت لە بەرنامەکە بڕواتە دەر یان نا ئەمە چۆن چۆناهیە بۆ نمونە جارێک بەکارهێنەر ئۆپەراسیۆنەکە جێبەجێیەکات و ژمارەیە گەنووسێ کە کارەکەی تاوا بوو جاری دووهەم دێ بەرنامەکەری داواکە کە ژمارەیەک لە نێوان 1 تا 8 هەڵبژێرێ و ئەگەر جاری دووهەم 8 هەڵبژارد ئەوە بەرنامەکە زۆر بەڕێزەوە خواحافیزی لە بەکارهێنەرەکات 9 کابێتە ئاخرین بەش ئەم بەرنامەیە پێویستە بەشێکی ببێت بۆ ئەوەی کە ئەگەر بەکارهێنەر وەڵامێک جگە لە ژمارەکانی 1 تا 8 دایەوە ئێرۆری پێبات بڵێ کە ئەمە لە ڕیزی ئۆپەراسیۆنەکە نییە تکایە جارێکی کە هەڵ بدەرەوە من ئەڵێم وەڵامەکەیتان لە گیتهابە بۆ دائەنێم خۆتان سەرەتا بچن بگەڕێن بزانن کە ئەتوانن هیچ وەڵامێکی بۆ بدۆزنەوە بە دڵنیاییەوە توانن چونکە من خۆم هەر لە ناو گوگڵ ئابم جۆرە ئام شتانم یەک خستووە بۆیە بە دڵنیاییەوە ئەتوانن کە وەڵامەکەی بدۆزنەوە بەڵام ئەگەر بە هەر هۆکارێک نەتانزانیانەوەی کە بۆتان قرس بوو من وەڵامەکەی هەم بە شێوازی PDF هەم بە شێوازی فایلی پایتۆن بۆتان دانێم ئەتوانن کاری لەسەر بکەن و هەر پرسیارێکیشتان بوو لە ناو کامنتە لێم بپرسن من بە دڵنیایی وەڵامتان ئەدەمەوە و وانەی ئەمڕۆمان تەواو بوو هیوادارم کە بەسوود بوو بێ بۆتان ئەگەر بەسوود بووە یان ئەوەی کە شتێکی لێ فێر بوون و یارمەتی ئێوەی داوە تکایە بە لایکردن و بە سابسکرایبکردن پاڵپشتی تەکنۆلۆژین بن زۆر سپاس کە لەگەڵم بوون کاتێکی خۆش